خاتونێکی دەستڕەنگینمان لایە ئەو کاری ئەکسسواراتەکە شارەزایەکی زۆر باشی هەیە لە دروستکردنی ئەو ئەکسسواراتانی کە بە تایبەت بۆ جلوبەرگی کوردی خانمان بەکاری هێنن. خاتوو مەستان ئاراز میوانی ئەم تەورە پرۆگرامی ڕۆژێکی نوێیە. خاتوو مەستان سڵاو لەبێ بەخێر ئاستانەکەم دەستە خۆش بێمانە هەمووی بەرهەمی خۆت. کارەکانە زۆر جوانن بە هیوای بەردەوامیت. لەکێکەوە سەرقاڵی دروستکردنی ئەکسسواراتی چۆن بیرۆکەی ئەمە لای تۆ سەرچاوی گرت؟ نزیکەی 2 ساڵێک ئەبێ کە خەریکی ئەم کارم پێشتر بەکاری چنینی هێلک و ئەم شتانە دەستم پێکە بەڵام دوای لەبەر خوێندن و ئەم شتانە فرسەتم زانی ئەم بواریان هەڵبژێرم چکە ئەمان کەمێک ئاسانترە بۆ من هەڵبژاردننی و پار لە کاتی کەرەنتینەکەی کە هەر لە ماڵەوە بووین بە فرسەتم زانی کە ئەو شتانی کە لە ماڵ و هەمە هەڵیانوەژنم جارێکتر دروستیان کەمەوە دیزاینەکانی بگۆڕم شازەکانی بگۆڕم ئیتر ئەمەش کە پیشانیەکێکمە ئەمە خۆم کردم و زۆر پاڵپشتیان نەکردم ئەمەوای کرد کە بتوانم دەست پێ بکەم بەم کارە و تاوەکو خەڵکیش کارەکان ببینە و سوودی لێ ببینێ. توانین سوود لەو کاتانەوە کە لە ماڵەوە بووی دەستە خۆش بە بەڕاستی کارەکانت یەک لە یەک جوانترن بە هیوای بەردەوامی بۆ تۆ. خۆت تا چەند حەزت لە بەکارهێنانی ئەکسسواراتە؟ تا حدێکی وەسەدی ئافرەت بە ئەم حەزی لێتی بە تایبەتی لەگەڵ جلی کوردی ئەم شتانە ئەکسسوارە زۆر بەکارهێنرێ و بۆ جلی مۆدەش عادەتەن بەکارهێنرێ بەڵام لەگەڵ جلی کوردیا جوانێکی ترێ بە جلەکان کاتێک ئەکسسوارە بەکارهێنێ جلوبەری کوردیە بەپێی وەرزەکان ئەگۆڕێ سە بۆ منە لە کاتی بەهارە کە موسمی جلی کوردی و خەڵک جلی کوردی زیاتر بەکارهێنێتەوە ئەو شتانی کە بۆ جلی کوردی وەکو حێل و مێخەک و ئەم شتانە زیاتر تەڵەبی لەسەر و خەڵک داوایەکە بۆ کاتی ئەتیاجی شتە ناسک و سادەکەن. تەزبیح و قەزوان شەوینم بەکارهێنی لە بەڵێ ئەوش هەست دەکەم شتێکی تازە بێ کەم بینیومە بۆ منە حێل و مێخەکێک بە تەزبیح بهۆنرێتەوە بە قەزوان بهۆنرێتەوە یاخود ملوانکەیەکی سادە بازن. من ئەم جارە لە بەرهەمەکانی ئەم چەند ماوەیەمە قەزوانم زۆر بەکارهێنەوە لە کارەکانەوە خەڵکیش زۆر حەزی لێ بوو لێ ڕازی بووە. چۆن هەمان بیرۆکانە لە شۆ بۆ دێ؟ ئەگەڕێیت لە ئینتەرنێت جاری وایە شتێکە بەرچاوەکە بەس عینن شت ناهێنی تۆ کۆپی بکەیتەوە ئەگەڕێی بە دوایە هەنێ شتی هەیە گۆڕانکاری بەسەراکەیە هەنێ جار بە فکری خۆت کە ئەو هەموو موروەکان لە بەردەم تا ئەبینی بە مێشکی خۆدڵی ئەمان لەگەڵ ئەوە جوانەکە دروستێکی شتێکی زۆر جوانی لێ دەبێت. بگمان لە کاری دیزاین و ئەم بابەتانەیە گونجاندن و تەنسیقکردن لە نێوان ڕەنگەکان یاریپێکردن بە ڕەنگەکان ئەمە زۆر گرنگە. تۆ بۆم بابەتە سوودت لە چی بینەوە زۆر جوانیش ڕەنگەکانت گونجانەوە بە ئامە تۆ کاتێک بە خۆت سیرەکەی بۆ من ئەبینی ئەو شین لەگەڵ پەمەیەکی کاڵا جوانیان لە سپی لەگەڵ هەموو ڕەنگەکانە ئەگونجێ ئەتوانی لە ئینتەرنێت سەرچی بۆکە کام ڕەنگە لەگەڵ کامەیە ئەگونجێ هەموو ڕەنگ بگونجێنی دواتر کە کارەکەت تاوا کرد بە یاخود لە نیوەی کارەکەی بڵێ ئەم دوو ڕەنگە گونجاونیە بێکەوە هەڵی وەشینێت هەزار جار شتی ئەمە بەسەر هاتە ئینجاری وە هەبووە تەواو هەموو شتێکی تاواکە ئەی بەستی تاوانی هەر ئەوەیە کە ئەیخێتە پاکەتەوە دای ئەنی سیرەکی لە بچووکترین شتا غەڵەتێکە دۆ ڕەنگێکە بۆ نمونە کاتە دوو ڕەنگ تێکەڵاوکە ئەبێتە سەسوولەکەی بزانی ئەوەی ئەم بەروەکوی ئەو بەربێ بۆی ناشرین دەرنەچێت سیرەکی لە کۆتا دانیان ناشرین دەرچێت بە جارێکتر هەڵی وەشەین تۆ جارێکتر دروستی بکەیتەوە تۆز ئەو شتانی ناخۆشە بەڵام کە ئەبینێکێ کارەکانتی بەدڵەوە و ناڕەحەتیانەوەی بیرەچێتەوە. باشە ئەمانە بەپێی خواست دروستەکەی وەمە کەسێ داواکاری لە تۆ هەبێ بڵە بەم جۆرە بۆم بکە یان هەر خۆت دیزاینە و بیرۆکەکانی خۆتن؟ لە سەرەتا هەر خۆم ئیشمە کرد چکە هیچ کەسێک کارەکەمی نەئەناسی خۆم ئەم کرد و دام ئەناکە لە پێشانگاکانە بەشداری مەکرد بەس خەڵک ئەهات ئەیوت بۆ من ئەمە ئەم شتەی واهی بێ وانە بێ ئەموت بەسەرچاو داوایە کرد و ڕقم شتمان لێ وەرەگرت و دوای بۆمان ئەناردو ینی ئۆردەریشمان هەیە. هەندێک شتێکی لێرەوە هەیە هەستین پیشانی بین بە بینەرانمان بیبینن ئەم مور و بەردانی کە تۆ بەکارت هێناو لەم کارانەیە سەرجەمیان بە ئاسانی لێرە بەردەستن مەستانگیان یاخود لە وڵاتێکەوە ئەیانهێنی ئامەتەن هەمووی ئەوانی فەقیانی جلی کوردین گوڵی فەقیانی پێوترێ باشە وەکوانی کە خۆی خۆن کە بەستومە شتەکان بەگشتی لە بازارە هەیە بەڵام زۆربەی زۆریشی ئەچم بۆ منە لە بالەکانە ئەگەڕم کاتێک ملوانکەیەکە بینم سەرەوەرە لامانەوە کاتێک لە بالەکان ئاگەڕم ملوانکەیەکە بینم زۆر جیاواز و تاک بێ ئەیهێنم شتەکانی هەڵ ئەوشن و خۆم جارێکتر لە شتی ترا بەکاری ئەهێنمەوە. زۆر باشە دەستە خۆش بێ سێشتانی لای من کەلانە مەمەدەلەی سویچە بۆ کلی لە بێ بۆ سویچ و سویچ و خانمانە دوانەوە بەکاربێنن زۆر شتێکی جوانە دەستە خۆش بێ پیاوان دێوە هەموو کاتێک تۆ گلەی لە خانمە دەزڕنگ ئەڵام خانمە دەزڕنگێنانەیە نێرە هیچ شتێکی پیاوانە ئانیشتی پیاوان دروست ناکەن ئەکسسوارات ئێمەش حەزی لێکەینەوە تا
تەسبیحی پیاوانە چەنەما نانە پێویستە دڵی وایە؟ هەمیان ڕابگرێ بە هەمیانی دروست بکەیت. باش ئەمە چییە؟ ئەوان ئێستا زۆر مۆدلێتی کە بەکاری هێنن بۆ کەڤەری موبایل بۆ کەڤەرە سادانە بەڵێ ئەکەم بە کەڤەر و بۆ جوانی بەکارێنن ئیوا هەیە کاتە دەستی وا هەیە بە زۆر بە درێژتری داوای ئەکا بۆ مل ئێستا زۆر مۆدلێتی ئەوانە و ئەوەشیان هەر ملۆنکێکی سادەیەکە ئەو مەدالیاکانی تقریبن لە هەم مەدالێشتی عەرەبی و نزیکە ئەو پڕ زۆرانی پێوەیە لەگەڵ موری باش هاوڵاتیان بەگشتی تا چەند خواستیان لەسەر ئەم کارە دەستیانە هەیە بۆ نمونە ئەکسسواراتێک کە خانمێکی کورد خۆی بەدەستە ڕەنگینەکانی خۆی دروستی کرد بێ لە سەرەتا تۆزە قورس بیان کە شتەکانی بینی تۆ بە کوالەتێکی جوان دروستی کردە هیچ مشکلەیەکی تیان نیە تۆزە قورس و بەلایەنوان جا خۆ لە بازاڕیش هەیە بەڵام ئێستا ئێستا زۆر پێشوازی لێکم چکە زۆر کەسە بینم کە لەم بوارەیە ئیشەکە ئێستا خەڵک زۆر بەگەرمی پێشوازی لێکە و بە دڵیانەکە زۆر باشە ئەم نەبێرا مخم سێرتانکەم دێ تەزیحەوە دەستەوە باشە ئەمە چیتیا بەکارهێناوە ئەمەوان کوژەکەیە لەگەڵ هەر مروەهێنی ئەم کوژەکەی بە تایبەت بۆ مناڵ زۆر بۆ مناڵ زۆر جوان ئێستش گەورەش زۆر بەکاری هێنا هەر لەگەڵ موروشی بۆ تۆ جوانە ناستەکەم لە تۆژی لەگەڵ جلەکان تا گوند کۆمەڵک زۆر جوان بەخوا من نازانم پرسیار لە کامەیەکەمە سەر ڕەنگە لە چاوی پیاوەوە شتێک جوانتر بەرە شتێکی لە بەز لای خۆتان جیاوازتر یەک لێک جوانتر بەتابەتێم سوورا بینم لێرە هەشتێکی زۆر ناوازە و شتێکی تازەیە بۆ من کە بینیمە ئەم دەستبەنانەش ئەگەر بتوانێت هاوکار بشانی بە من ئەمە زۆر تازەیە بەلامە نازانم تر ئایا وایە بۆ من تازەیە ڕەنگە تۆ دەڵێ چی زۆر جوانە کارەکانی هەم بەرزەکەمەوە لەیکەمەوە ئەمە باشە جا جگە لە ملوانکۆم بابەتانە تو هەستەکەم کارت لە زۆرینەی زۆری ئەکسسواراتەکانە کردووە ئەم دەستبەندانە ژێستا زۆر مۆدێلی دەستە خۆش بێ زۆر جوانە جا زۆر کات ئەمانە بەڵام بەم شکل و شێوازەنە بە حازری هەیە لە وڵاتێکی ترەوە هاتۆڕم لە زۆر کات بە نرخێکی گرانیش بێت وایە نرخی ئەمانە بۆ منە لای تۆ گرانە هەرزانە چۆنە نرخەکەی بەپی ماوادەکەی ئەگۆڕایەن تۆ تا شتی گران و شتی ئەسڵ و شتی باشی بۆ بەکاربێنی ئەکید نرخەکەیش ئێبە گرانتر بێت بەڵام لە وڵاتی ئێمە ڕەچاوی ئەوە ناکەم بۆم نەکاتە تۆ پێڵی ئەو شتە بۆنێ ئەڵە بۆنێ خۆ لە بازار هەرزانترە ئەخە من هیلاک بووم پێوەی بەڕاستی من شتەکانی من هەموو شتەکانم بەدانێ یەک دانە دروستەکەم بۆ یەک کەس بتوانێت پێوەی بێ نەک چەندەها کەس هەیبێت ئەو شتە بۆی تاک بێ باسی کەڤەری مۆبایلەکەشتان کردوانی ئەمەدام پیشانە ئەوەی ترمان پیشانە ئەمەش کاڤەرێکی ترە چەند مۆدێلێکی جیاوازن هەمویان پەتەکانی لەویادانرا بەڵێن پەتەکانی جیاواز کردووە ئەمە مامبینی ئەمەش پەتە جیاوازەکانێکی بۆ مۆبایل واتە ئەگۆڕێت بە پێی خواستی ئەو خانبێک دەوێت لەگەڵ مۆبایلەکەیە بیگونجێنێت زۆر باشە تۆ بۆ نیشاندانی ئەم کارە جوانانی کە هەتا پیجت هەیە دوکانێکی تایبەتی خۆتت هەیە یاخودنا خۆی خوێنکارم لە پاڵ خوێندنەکەمە ئەم ئیشان ئەەکەم تۆزە قورسە بۆ من لێ ئێستا دوکانم هەبێ و شوێنێکی تایبەتم بچکە بە زۆر پێویست بم بە شوێنەکەەوە بەڵام لە ئێستا بە ئۆنلاین هەب پێچم هەیە بۆ ئۆنلاین کارەکەم و لە پێشانگەکانی شاکاکرێت و لە پێشانگەکانی بەشداری بۆ ئێستا و بینەرانی کە بینە MY دیزاینز زۆر باشە MY دیزاینز جا ئاری هەر باست لەوە کردتت لە قەزوان بۆ ئەو ملوانکانەی دروست کردووە ئەم دەستبەندانە شەر لە قەزوان دروست بەڵێ شتمان زۆر بوو لە تەڵەبی هەبوو فرۆشا و لە ئێستا نەماوە بەڵام شتی قەزوانمان زۆرە ناڵم خەڵک زۆر حەزی لێکە چکە شتێکی تازەیە هیوادارم پێشنیارێکە بۆ کەمە ئامە تەزبیحیش دروست کەیاوە ئەم نقێمانەی تیاابێ بۆ پیاژن شتێکی لەگەڵ جلی کوردیا بیگونجێنە هەندێک تر بینم خەبارەکان تۆزە گەورەترە ملوانکە لە خوارەوە ئەمانەت من با پرسیارێ بکەم نرخەکانیان بەپێی گەوری بچووکیە یان قێمەکە دەورەبینە ئەو مرۆ دەورەبین بەپێی موروەکانی کە بەکارین دو تا موروی زیاتری بۆ بەکاربێنی کولفێکی زیاترەکەوێت لەسەر تۆ تا موری گەورەتر بەکاربێنی گرانترە لە بازارە یعنی بەپێی موروەکەی شتی سادە هەیە نرخی گونجا و زۆر جوانیشە هەشە سە بەتایبەتی حلومەخەکەەکان گرانەکەون چکە تۆ شتی زۆری تیا بەکارهێنی ئەبێ شتەکانیش ئەسڵ بەبێ خەڵک گلی لێ نەکات زۆر باشە دەستە خۆش بێ بە هیوای بەرداوامیت وێدەکەین لە داهاتوێکی نزیکە بیکەی بە براندێکی بچکۆلانە بۆ سپاس بۆ تۆ بۆ خۆی براندە بەڵام هیوادار هەر بە تاواتی بکەێ بە هیوای کەسانی کە ئەم تەوەرا بینن دەتوانن پاڵپشتی بەرهەمی کاری دەستی بکەن لە وڵاتان ئەو بەرهەمانی کە بەرهەمی کاری دەستین نرخیان گرانترە بەهایان زیاترە خەڵکی زۆر ئارەزوێتی بیان کڕە دووبارە سپاس بۆ تۆ